پرسیاری بەڕێزێکی ترە فەرمێ سەرکەوتوو بن چی دەبێتە هۆی کلۆربوونی ددان جگە لە شیرینی. ئەمە پرسیارێکی زۆر جوانە و پێویستی بە کاتێکی زیاتر هەیە، بەڵام لەبەرەوەی ئێمە کاتەکەمان کەمە بە شێوەیەکی گشتی بۆ ئەم بەڕێزە و بۆ گوێگران و بینەرانی خۆشەویست کلۆربوونی دان بەهۆی 4 شتەوە ڕوئەیات. یەکەم بوونی ڕووی دانەکە، دوو بوونی خواردن لە سەردانەکە، سێ بوونی بەکتریای کلۆربوونیدان، چوارەم بوونی کات. ئەم 4 شتە هەر چوارانە بێ ببن لە ناو لیکە ئەمجا بێتە هۆی کلۆربوونیدان. بۆ نمونە ئەگەر کات نەبێت یان کات کەم بێ کلۆری دروست نابێت، ئەگەر خواردنەکە نەبێت ئیلا هەر کلۆری دروست نابێت، و ئەگەر بەکتریا لە ناو دەمانە بێت کلۆری دروست نابێت. بە دڵنیایی ئەگەر دانیش نەبوو ئیتر خۆ کلۆری لەکوێبین. ئەبێ ئەم 4 هۆکارە هەر هەمووی بەیەکەوە بن. بەڵام وەکو خواردن کە ئەم پرسیاری لەسەر خواردنەیە کردووە شیرینی، زۆربەی خواردنەکان و چاوریەکان و ئەوانەی کە شەکریانتیایە بە تایبەتی سوکەرۆس بەهۆی بوونی بەکتریا و کات لەسەر دانەکە و بە یارمەتی لیک ئەگۆڕێن بۆ کلۆری. کەواتە بێ هەر 4 هۆکارەکە بەیەکەوە بن، نە تەنها بڵێ بە شیرینی.